قسەتان بەردەوامە بین جاران تەنیا سری هەواڵەکانمان ئەکرد بزانین موچە هاتووە نا لای خۆمان ئێستا سەیرەکەم بزانین شەڕ دەستی پێکردوتەوە ئەو شەڕی بینی ئەمریکا و ئێران سەیرەکەم بزانین گەروی هورمۆز کراوەتەوە یاننا سەیرەکەم بزانین ئابلۆقی دەریایی سەر ئێران دەستی پێکردوتەوە یعنی ئێستا بە دووادە چوونە هەواڵە ئابوووریەکانمە زۆر پەڕیسەندووە لەبەرچی لەبەرەوەی کە ئەزانین بەداخەوە ئەم بارودۆخە کە ڕوئەیە پەیوەندی هەیە بە بارودۆخی بازاڕی ئێمە بە بارودۆخی گرفانی ئێمە جا ئێستا زۆر گرینگە ئێمە لەم بارودۆخەیە لەم ناسەقامگیرەیە بتوانین گرفانی خۆمان لەگەڵ ئەم بارودۆخەیە ڕێک بخەین وا بکەین کە ئیشەڵا گرفمان بۆ دروست نەبێت بە پێوەیەکە بەداخۆ لە لای خۆشمان موچەکە ئاوایە کاتە چۆن خۆمان بگونجێنین بە وەڵامی ئەم پرسیارە میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز دکتۆر بێستون سابوراوایی پسپۆڕی ئابووری وەڵاممان باتەوە دکتۆر گیان سڵاوی لێبێ بەخێر بێ دکتۆر ئەم پارە سپی بۆ ڕۆژی ڕەشە خەرج بوو ئەویشە نەما چی بکەین ئێستا چۆن خۆمان بگونجێنین ئەم کاتتان باش هەموو بینەرانمان کاتەکانی ژیانیان باش زۆر سپاسانەکەم باسی بەڕێز ئێوە چۆنن باشن ئەخبارتان یاخە سەلامت بن ئەتان بینم وەڵا زوو ئەتان بینم ماشەڵڵا دوو ڕاگەاندرکاری زۆر باش و بەتوانا و لێوەشاو هیوادارم هەر بەردەوام بن و سەرکەوتوو بن قسەکەری یان باڵێ میوانی قسە خۆش خاون ماڵە هێنێتە سەر قسەکردن و وای لێکە هانی بەد ئێمەش بێگومان بە ئێوە جوانین یاخوا هەمیشە سەلامت بن بەتاکید ئەوەی کە ئێستا بەڕێستان ئاماژەتان پێدا ئێمە لەم حاڵەتەیە لە گەژاوێکین ینی ئەم شەڕانەی کە ئەم فترەیە ڕوویاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بینی ئێران و ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتە ئیماراتی عەرەب ئەوانەی سەرخەلیج و وڵاتەکانی تر ئەمە بەڕاستی لەگەڵ ئەو شەڕانەی کە ئێستاش هەیە لە بینی ڕووسیا و ئۆکرانیا و ئەوەش خۆی لە خۆیدا کاریگەریەکی خۆی بەسەر بازاڕەکانی ئێرەوە هەیە تایبەتی با زۆر نەچم بۆ ئێوە چونکە ئمە باسەکەمان شتێکی ترە بەڵام لە هەمان کاتە ئاگامان لەوە بێ ئەمە بازاڕەکانی ئەم کوردستانە متەئەسیرە بە بازاڕی ئۆکرانیا یعنی دانەوێڵە گۆشت کۆمەڵێک مستەلزەماتی تر لە ئۆکرانیەوە چونکە هەرزان بوو ئاهات بۆم کوردستانە ئێستا ئەوانش نەما ئەوەش جۆرێکی ترە لە کاریگەریەکان بەڵام ئەوەی کە زۆر بەجددی هاتوۆتە ناو ناخی ئابووری و بازاڕی هەرێمی کوردستان و گیرفان و باخەڵی هەرێکێک لە ئێمەش ئەم شەڕانی کۆتاییە لە بینی ئێران و ئەو وڵاتانی کە باسمان کرد ئەم حاڵەتە جەنگە جەنگێکی گەورەشە جەنگێکی بچووک نییە جەنگێکە ڕۆژەگەڵێن ئەوەستێ دوو ڕۆژەڵێن بەردەوامە بێتەوە ئیتفاقات ئەکرێت لەسەر ئەوەی کە شەڕەکە ڕابگرن لەملاوە بە جۆرێکی تر گۆڕانکاری بەخراپ و بەسیلبی دروستە بێ ئەمە خۆی لە خۆیدا کاریگەری هەیە لەسەر دەرونی هەر تاکێکی ئەم وڵاتی خۆشمان و لەسەر کوردستان بۆ لەبەر ئەوەی ئێمە تاکو ئێستاش تا ئەم دقیقەیە بەشێکین لە عێراق و بەسراوینێتەوە بە اقتصادی بەغداشەوە یعنی ئێستا اقتصادی هەرێمی کوردستان بەسراوەتەوە بە اقتصادی بەغا یعنی بە اقتصادی عێراق هەر جۆرە جم و جۆڵەیەک لە اقتصادی عێراق هەر جۆرە گۆڕانکاریەک لە اقتصادی عێراق کە دروستە بە لە ئابووریەکەیە کاریگەری دەبێتەوە بۆ سەر ئێمە هەر جۆرە گۆڕانکاریەک لە نرخی دراو کاریگەری هەیە بۆ سەر ئێمە هەر جۆرە گۆڕانکاریەک لە نرخی زێر و زی و کاریگەری هەیە دووبارە بۆ سەر هەر جۆرە گۆڕانکاری لە بۆرسەکانی عێراق کاریگەر عالەمیەنیش ئەمانە هەمووی دووبارە کاریگەریان هەیە لەسەر ئێمە سەحەرخان پێش ئەوەی کە با بڵین بینە بەرنامەکەەوە باسی ئەوە کردوت ێستا هەر کەس کە هەر دوکاندارێکە ئەسی لێیە پرسی باسی گەروی هورموزەکە فعلەن بۆ باسی گەرانیەکە بمبورە بە بەڕێزی شمت دوو هەفتەیە سێ هەفتەی پێ لێسمت چوومە بازار بۆ نمنەوەکو جاران هەمەڕەنیتیانە بوو ئەمود بۆ ئێوە گەروی هورموزیشاندا ئەوەشمان هەیە یعنی ئەمە ڕاست دەکا ئەو کەسەی کەوا ئەڵێ بە شێوەیەکی سادە باسیەکە بۆ لەبەرەوەی گەروی هورموز ئەو ڕێگە ئاویە نێودەوڵەتەیە کە ڕێژەیەکی هەرە زۆری نەوتی عێراق لەوێوە ڕۆیشتووە ئێستا بیر لەوە بکەرەوە یعنی کەمبوونەوەی ناردنە دەرەوەی نەوت بە تایبەتی لەسەر وڵاتێکی وەکو عێراق کە لە سەدا 90 بۆ 95 داهاتەکانی هەموو وڵاتی عێراق لەسەر نەوتە و هەر هەمان شێوەش لەسەر هەرێمی کوردستانیش نە عێراق ئەوەندە مشهوری ئەوەی خواردووە کە داهاتی نانەوتی خۆی زیادکە لە ڕێگەی گەشە پێدانی پیشەسازی و
حتى پیشەسازی نەوت ینی گرنگیان بە پیشەسازی نەوت نەداوە نەوت هەتاکو ئێستا لە چوارچەوەی ئەوەی کە لە اقتصادە پێی ئەوترێ لە دەرهێنانی نەوت لە اقتصادە پێی ئەوترێ ئینتاج القطاع الأولي يعني بريمري برودكتا ئینتاجی سەرەتاییە ئینتاجی سەرەتایی کاتێک لە ئابووریا کە تۆ دەڵێی لە فڵان شوێنە بەرهەم بەرەمێکی سەرەتاییە یعنی داخلی مەسانع نابێ یعنی تۆ هەر ئەوە بە خامی بە کاڵی ئەیفرۆشی یعنی ئەمە لە عێراقیشە ئیتیمامی پێ نەدرا کە داهاتی نانەوتیت هەبێ و لە کوردستانەکەی خۆشمان بەو شێوازە ئیتیمامی پێ نەدرا کە داهاتین تۆ تەماشاکە لە کوردستانەکەی خۆشمان هەتاکو ئەم دەقیقەیەش وبرهنان هل ئەکسەرەتەکەی لە سەدانەوە تونووی وبرهێنان هەتاکو سار لە خان و بەرە و لە بەرزکردنەوەی تەلار و ئەمانەیە کە ئەمە ئەوەندە قازانجا بە ئابوووریەکە ناگەێنێت تا ڕادەیەک تا حدودێکی خۆی بەڵێ بەڵام لەوێ بەدواوە تۆ ئەبێ ئیتر ئیتیمام بەوە بدەی ئەم وڵاتە پیشەسازیکە ئەم پیشەسازی بوونە بەچی ئەکرێ بەوە ئەکرێت تۆ ئەو داهاتی کە هەتا هەر هەمووی خەرج نەکەیتەوە لە نەفەقاتی عامە یا بە هەدەر نەڕوە زال لە عێراق ئەو هەموو حاڵەتی کە بینیمان ئەم هەموو پارە زۆرە بە هەدەر ڕۆیشتۆ ئەم هەموو فرتوفێڵ و دەستبڕی نەکراوە ئەمە کاریگەریکی زۆری داناوە لەسەر موازنەی عێراقیش بە شێوەیەکی گشتی لەسەر بودجەی گشتی عێراق ئێمە چۆن بتوانین نەوت دەرکەین لەوە ئەمە هینێکی گرنگە بۆیە خەڵکەکەش باسی گەروی هورمزەکە لەبەر ئەوەی نەوتەکە کە ئەفرۆشرێت لە گەروی هورمزەوە ئەڕوا گەروی هورمزی گیراوەکەواتە نەوتەکە ڕێگەکانی تری گرتوتە بەر بۆ ڕۆیشتنەوە هەوڵی ئەوەیاندا عێراقیەکان لە ڕێگەی کوردستانەوە لە ڕێگەی ئەو بۆڕێەوە کە ئەڕاتە هەندێکی لە کوردستانەوە ئەڕوا و بۆڕێکی تریش کە ئێستا لە شنگال و ئەوانەوە دەڕات و دەچێتەوە ناو سووریا و لە سووریا و دەچێتەوە بۆ یان بیران لەوە کردوتەوە کە چۆن عیلاجی باشە دکتۆر زۆر جار ئێستا کێمە لە وڵاتێکین کە عێراقە و ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەشێشین لەم عێراقە یعنی زۆر جار ئێساگەر باسی کەین خەڵک شەوان دانیشە لە بزین هەواڵەکان ئەڵێ مەعاشاو یە مانگە یاخود نەهاو پەیوەستیان کردوین و شوورایەکیان بۆ داناوین هەتاوەکو ئێمە بڕەبوجەیەک نەنێرین بۆ ئەوان ئان موچەکەی ئێمە نانێرە ئێستا مانگە بەبێ ئەو بڕەبوجەیە موچیان نارتووە خەڵک قەلەقێکی لا دروست بووە ئایا مەعاشەکەم بە کەمیێنێ یان بە وەکو خۆیان منێ ئایا مەعاشەکەم چی بەسەریە ئێستا ئەوەی کە گرنگە ئێمە وەکو خێزانەکان لەگەڵ ئەم گرانبوونیشتا ئێستا هیچ ئەمەلێکمان نەماوە بووی کە بڵێن سیقە بۆ بکەین کە ئەمڕۆنا بەیانی چاکە بێت ئەبێ بەردەوام لەم قەلەقیا بین چۆن مامەڵە بەو داهاتەوە بکەین کە هەمانە چۆن بتوانین تۆزێ لە ئەو کەلوپەلە کەمالیاتە بینە دەرەوە لەگەڵ پێداویستی ڕۆژانە بین زۆر جار لەوانەیە ئەگەر ئێمە ئۆتۆمبیلێکمانە بێ هەوڵمان نابێ ئۆتۆمبیلێکی نوێتر بکڕین بەڵام ئێستا کاتیەوە نییە هەمومان باسیەوەکەین ئەگەر خانمێک بڕێک زێڕی هەبوو بێ ئێستا وەستانوێتی ناتوانێت بیفرۆشێ ناتوانێت شتێکی کەی بۆ سیا بکە چۆن لەگەڵ ئەو نەختینەی کە هەمانە مامەڵەیە بکەین هەم زەرەرمان بەرنەکەوێ هەم بشتوانین لەگەڵ ئەم ژیانی ئەم ڕۆژگارە بڕۆین و پرسیارێکیش بۆ ئەو کەسانەی کە ئەڵێ بڕۆ تمەند کڕە بەیانی قانجازەکەی زۆر کەسمان بینی چەند زەرەرمەند ئەڵێ بڕۆ دۆلار کڕە بەیانی قانجازەکە یان بڕۆ زیو بکڕە لە ماڵەوە داینێ بە دوومانیکە بکڕە هەموو ینی ئەم شێوازە ئێستا گفتوگویەکی گەرموگوڕی کۆمەلگاکەمان ڕاست چۆن بتوانین مامەڵە لەگەڵم بابەتەکەی بەڵێ کاکە سەرکۆ من باجارە لە ینی بەشی یەکەمی قسەکانی بەڕێستەوە دەست پێ بکەم ئەویش ئەوەیە ئایا موچە بە بەردەوامی لە بەغداوە دێت یان نە بەڵێ موچە لە مۆدا بەردەوامی دێت لە بەغداوە بەڵام بە بڕنی 120 ملیارەکە ینی ئەمە بۆ شێوازە وردە موچە دێت و تەسبیتە بێ خاڵی تر لە دوای ئەوەوە بەڵام ئایا هەرێمی کوردستان لەگەڵ ئەو کەمیە کە دێتە و کەمایەتیە چۆن معاملە لەگەڵ ئەو باقیاتی بودجەکە چۆن ڕێکی ئەخاتەوە ئەمە ئەکەوێتەوە سەر خۆیان یعنی ئێستا لە هەر کەسێکی ئەم هەرێمی کوردستانە بپرسی لە خۆمانەوە ئەم سێ کەسەکە بە یەکەوە دانیشتوین قەناعەتمان وایە کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی لە ناو خۆیدا ئەگەر بیەوێ پێی چارەسەرەکرێ ئەمە قەناعەتمانە ینی کەس نییە و قەناعەتەی نەبێ لە هەر کەسێک بپرسی بڵێ ئایا حکومەتی هەرێم 120 ملیارەکەی لە ناو خۆی پێ چارەسەرەکرێ یان نا هەموو خەڵک واڵێ ئەڵێ پێی چارەسەرەکرێ لەبەرەوە بە حکومەتی هەرێم ئەگەر لە حاڵەتێکە بیەوێ ئەو فکری کە جەنابەت باست کردە و قسەیە کە دەستکاری موچە بکات ئەبێ موبڕاتی هەبێ ئەبێ ینی هۆی هەبێ پاساوی هەبێ کە دەستکاری موچەکەەوە ئەبێ قەناعەت بە خەڵک بکات کە فعلەن ئەو ناتوانێت 120 ملیارەکەی بخاتە سەر یان چۆن عیلاجەکات بە چه ئالەتێک عیلاجی ئەوە کە گرنگەوەی خەڵک موچەی خۆی ئەوێ ینی خەڵک داوای
موچە کە بەتایبەتی لەم زوروفەشا کە هەر جەنابتان ئاماژەتان پێدا هەردوو بەڕێزانتان ڕۆژ لە دوای ڕۆژدا چیتە هەر شوێنێک بە بەهانەی ئەوەی کە گەروی هورمز داخراوە ئەسعارەکان بەرز بوونەتەوە وای لێ هاتووە مستەوای ینی ئاستی گشتی نرخەکان لە هەموو ڕوویەک و بەرز بۆتەوە کەواتە قیمەتی پارەکەت کەمە بێتەوە تۆ هەرچەند ینی موچەکانمان ئێمە موچەی خەڵک بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لەسەر موچە ئەژی موچەکە دیاری کراوە وەکو کاسبێکی کراوە نییە کاسبێکی ئازاد ینی چۆن زیادەکەی هینەکانت کاسبەکەت و بەرهەمەکەت زیادەکەی ئەمان وان نییە ئەمە تۆ موچەیەکی دیاری کراوە کەواتە کاتێکە ئاستی گشتی نرخەکان بەرزە بێتەوە موچەکەی تۆ قیمەتی کەمە بێتەوە ینی توانای کڕینەکەت کەمە بێتەوە ئەمە کێشەکە لەوەیە ئێستا ئێمە لەم حاڵەتانە و موچەمان من قەنەعەت وایە موچەمان بۆ دێت لە مۆدا موچەش وەرەگرین بەڵام ئاستی گشتی نرخەکان کە بەرز بوو موچەکەی تۆ قیمەتی ینی قووەتی بازاری قووەتی کڕین دابەزێ کە قووەتی کڕین دابەزێن تۆ هەژار بووی ئەنی وردە وردە بەرەو هەژاری چویت و ڕاستە موچەیەکی دیاری کراوەتەیە هی هەندێکان لەوانەیە بڵێن موچەکەش باشە بەڵام لە هەمان کاتە قووەتی کڕینەکەی کەمێ بێت و ئەمانە بێژگەلەوەی کە لە لای خۆمان لە وڵاتەکەی خۆمان و لە ناو بازارەکەی خۆمان کاریگەری خراپ لەسەر مەسلەی موچەکانماندا ئەنێ گۆڕانکاریەکانی دنیاش وردە وردە گۆڕانکاریەکانی دنیا ئەوانەی کە دێنەوە ئەگەر لە حاڵەتێکە ئەو احتیمالاتانی کە باسێکەن شەڕ لەگەڵ ئێرانە دووبارە دروست بێتەوە ئەوانەش دووبارە کاریگەریان ئەبێ لەم حاڵەتیانە ئەگەر شەڕ ئەوەندە بە قووەت ببێ وای لێبێ کە کوردستان یان مەسەلەن عێراق لە هەموو حاڵەتەکانە نەتوانن سیاسەتی نەوتسازی یان چارەسەرکردن بە نەوت ئەگەر لەمایانە دەستیان کورت بووە بەتەکید وردەوردەوە کاریگەری لەسەر موچەکانیش ئەبێ بە شێوەیەکی گشتی کاریگەری لەسەر ئابوووریەکە ئەبێ بەڵام ئەوەی کە بۆ ئێمە گرنگە لە با بڵین بەشێکی تری قسەکانی بەڕێزت ئەمە چۆن معاملە بکەین لەگەڵ گیرفانی خۆمان ئەبێ ئێمە خۆمان جارێ پێش هەموو شتێک بۆ هەموو حاڵەتە خراپەکان حازرکی یعنی ئەبێ لە مێشکی خۆمانە و لە خەیاڵی خۆمانە خۆمان حازرکەین بۆ خراپترین حاڵەت چی ئەکەین ئێمە لە ئێستاوە ئەبێ مراجعەیەکی مەسروفاتی خۆمان بکەینەوە خەڵکێکی زۆریش کردوێتەوە من ملاحەزاکەم لە ناو خزمان لە ناو ناسیا و دۆست و برادران و خەڵک و یعنی خەڵکە بینم خەڵک مراجعەی خۆی لە مەسروفاتی خۆی کردوێتەوە یعنی هەندێ مەسروفات ئەوەی بەڕێزت ئاماژەت پێدا مەسەلەن جاران خەڵک حەزێ کرد زوو خێرا قەنەفەی خۆی بگۆڕێ بەتایبەتی تاکو ساڵی 2013 وابوو لە 2013 بە دواوە نەما ئەوەش نەما لە 2014 ئەوانەوە ئەو کێشەی کە حکومەتی هەرێم لەگەڵ مالکی بە زۆری زۆرداری دروستیان کرد بۆ ئەوەی نەوتی هەرێم بە کەیفی خۆیان بفرۆشن لەو کێشەیە لە 2014 وردە ئەوە دابەزی بەڵام ئێستا ئێمە لەم حاڵەتەیە ئەبێ دووبارە مراجعەی خۆمان بکەینەوە بیر لە خۆمان بکەینەوە تەماشایەکی گیرفانمان بکەین لەگەڵ لیستی داواکاریەکانمان عادەتەن هەر ماڵێک هەر کەسێک لە ماڵەکەی خۆیە لیستێکی داواکاری خۆی ماگانەی هەیە خەڵکیشەیە ئەینووسێتەوە لیستەکەی خۆی بۆی چاک لە بەرچاوی بێ و بیزانە چۆن معاملە لەگەڵ ئەو پێداویستیانی خۆیەکە کە بچێت چۆن بەکاربردن بکە ئیستیهلاکی خۆی چۆن بکە تۆ قائمەی ئیستیهلاک هەر یەکێ لە ئێمە هەر یەکێک لە ماڵەکان کە من ئەم قسەیە ئەەکەم لەوانەیە هەندێک کەس پێی سیر بێ یا مەسەلەن پێی وابێ ئەمە چۆن نەکرێت کاکە قائمەی ئیستیهلاکی خۆت بنووسەرەوە لە دوورترین لادەیت ئەگەر گوێت لە منە لیستی بەکاربردنەکانی خۆت و پێداویستەکانی خۆت ماگانەکە ئیکەی پێویست پێێتی بینوسەرەوە لە بەرچاوت ئەبێ ئەم مانگە بیر لەوە بکەرەوە بزانە کامیان خاڵی بدەرێ ئەو لەوێتی بدەرێ ژمارە 1 و 2 3 هەتاکو و 10 بدەرێ تۆ جارێ پێش هەموو شتێک پێویستت بە 1 و 2 3 یعنی بە ئەساسیاتی ئەوەی کە پێ ئەوترێ پێداویستی ئەساسیەکان پێداویستێ بنەڕەتەکان پێویستت پێێتی ئەمە زۆر گرنگە دوای ئەوە هەندێک پێ ئەوترێ ئەساسیات و یان پێویستیە زەروریەکان لە دوای ئەوە لە ناو پێویستیە کەمالیەکان پێویستی کەمالی تێ لە خاڵی سێمە لە ناو پێویستە کەمالیەکانە هەندێک پێویستی هەیە لەوێش دابەشی کە ژمارە 1 و 2 3 بۆ دابنێن ئەو پێویستیانەی کە نەزەرورین و نەئەساسین بەڵام کەمالین بەس لە ناو کەمالیەکانە حاڵەت هەیە پێویستت پێ ئەبێ ئەوە ئەبێ معاملەیان لەگەڵا بکەین مەسەلەن ئێمە لە ئەساسیەکانە پێویستی ئەساسی خانووە
مەسەرەن جلوبەرگە لەگەڵ خواردنە ئەمانە پێویستە ئەساسیەکانن پێویستە زەروریەکان ئەو پێویستیانن کە دەبن بە تەکمیلەی ئەم پێویستیانە ئەن تۆ کۆمەڵی پێویستی تری زەروریت هەیە کە لە ناو جلوبەرگەکانە لەوانەیە هەندێک جلوبەرگ بە زەروری ئەزانی بەڵام هەندێکی کە بە زەروری نازانی بەڵام گرنگەوەیە ئەمانە ئەساسین لە ناو کەمالیەکانیشە تۆ جاری وا هەیە مەسەرەن پێویستت بە جۆرێک لە خواردن هەیە ئەو خواردنانەی کە تاکو ئێستا بەکارت هێناوە کۆمەڵێکی زۆر خواردنت بەکارهێناوە جۆری برنجەکان مەسەرەن کە بەکارت هێناوە تاکو ئێستا لەوانەیە برنجی هەرە گرانت کڕی بێ احتمالە کیلۆی بە 5-6 کڕی بێت ئێستا ناچاری ئەوە وردە مەسەرەن بیکەیتە خانەی کەمالیاتەوە لە خانەی زەروریاتە هەد بێ تۆ ئەبێ برنج بکڕی لە خانەی زەروریاتە بەڵام لە کاتێکە کە ئیکەیتەوە بە کەمالی ئەبێ بگەڕی بە دوای ئەو هینانە بەدائیل بۆ خۆ دروستکە چۆن ئەمە ئەکرێ ینی چۆن ئێمە ئەتوانین ئەوە بکەین ئەکەوێتەوە سەر هەرێکێ لە ژنومێرد لە ماڵە یان هەندێک جار بە مناقەشەکردن لەگەڵ مناڵەکانیش بەڵام بڕیاردەر یەکەم ژنومێردن لە ماڵەکەیە یان ئەوانەی کە خاوەنی قەرارن لە ماڵەکە ئەبێ ئەمانە ئیتر ئێمە بیرکەینەوە خۆمان حازرکەین بۆ ئەسوء الحال ئەگەر خۆمان حازر کرد بۆ ئەسوء الحال و بەڵام حاڵ باشتر بوو ئەوە ئێمە قازانجمان کرد ئیشەڵڵا کەوا بێت ئینشەڵڵا واکەین حاڵ باشتر بێ داهاتوو باشتر بێ دکتۆر و سپاسی بەڕێزت دەکەین بۆ زانیاریەکانت بە قسەکەی بەڕێزت هەڵبین ئەو لیستە ئامادەکەین بۆەوەی کە لەگەڵ ئەو بڕەپارەیە ژیانمان بگونجێنین دەستەکانی خۆش بێت دکتۆر زۆر سپاس